ناوم هرمي عمر عبد الله دانیشتوی نحی تختقم ئەوەی 12 ساڵە بە دامی سیارە هەردووقات و دەستم لە دەستداوە. لە 2013 سەردانی هیندستانم کرد جیازێکیان بۆ دانام بە یارمەتیدانی حەبلی شۆکیم. دوای 5 ساڵ جیازەکە پاترێکی بەسەر چوو وایە بم چەندایەتەوە لە هەند، بەڵام نەمتوانی بڕۆمەوە بیچەمەوە. سەردانی چەند دکتۆرێکی بەڕێزم کرد کە ئەو یا جیازەکەم بۆ دەرکەنیان پاترێکی بۆ بگۆڕم نەیانتوانی. بەسپاسەوە سەردانی نەخۆشخانەی میهرەبانیم کرد، دکتۆر لێرشینە جیازەکەی بۆ دەرکردمەوە، ئەمەلایەتی بۆ کردم و 2 شەو 3 ڕۆژە لێرەم بەبێ بەرامبەرش بۆی کردم. زۆر سپاس، خی گەورە نمونەتان زۆر کە و خوا پاداشتان داتەوە. 2 ساڵا گەڕم لە نەخۆشخانەکانی کوردستان، بەڵام تا ئێستا هیچ نەخۆشخانەی وەکو نەخۆشخانەی میهرەبانی نەبووە. خی گەورە نمونەتان زۆر کە و خی گەورە پاداشتان داتەوە. سەرکەوتوو بن ئینشاءالله.